باسی ئەم ئافرەتە مسلمانەکە خێزانی عیمران دایکی مەریەم سەلامی خۆیان لێبێ باسی ئەومان بۆ کا پێش هەموو شتێک ئەم ئافرەتە لە سەرەتاوە تەبعاً نەزۆکە مناڵیان نەبووە وەکو هەموو ئافرەتێک بە طەبیعەتی مێینەیی خۆی حەزی لەوەیە کە بێ بە دایکی مناڵ حەزی لێیە مناڵی ببێ بەڵام ئەم حەزەی ئەم ئافرەتە ئەوێت تەرخان بکرێ بۆ خوای پەروەردگار چۆن ئافرەتێکی مسلمانی دیندار و ئیمان قایم بە تەقوا و دیندار داواکە ئەڵێ یا ڕەبی خوایە ئەم کوڕەم گەورە ببێ و پێ بگا و ببێ بە مجاهیدێک لە پێناوی تۆیە جیهاد بکە ئەمیش بە هەمان شێوە لەو زەمانەی خۆیانە کە ئەم خێزانە ئەم خانەوادە هەمووی مەسئولی ئەو معبەدانە بوون ئەو کەنیسانە بوون کە عیبادەتیان تیاکراوە لە زەمانی جوولەکەکانە سەیدنا زەکەریاش یەکێکە لەو کەسانەی کە سەرپەرشتی ئەو معبەدانەی کردوون خێزانەکان هەموو ئەو خێزانانەی کە باسییان لەم چیرۆکەدا هاتووە هەموو ئەو خێزانانن کە بە تەواوی لێ بڕاون بۆ خزمەتکردنی ئەم دینە ئەم ئافرەتەش وەکو ئافرەتێکی خواویست نەزرەکە یا ڕەبی خوایە ئەگەر مناڵت پێبەخشیم ئەوە عەهد بێ من بیکەم بە خزمەتکاری معبەدەکەی تۆ وای لێ بکەم کە تەرخان ببێ بە تایبەت بۆ خزمەتکردنی دینەکەی تۆ بۆیە فەرمێ ڕەبی ئینی نەذەرت لەکە ما فی بەطنی محەڕەڕە یعنی خوایە نایبەستمەوە بە هیچ شتێکی ترەوە پەیوەست نەبێ بە هیچ شتێکی ترەوە حڕێتێکی کاملی ببێت لە پەروەردەکردنە لە تەوجیهکردنە و لە خزمەتکردنی دینەکەی تۆیە فتەقەبەل منی خوایە لێم قبولکە عیبادەتێکە ئەیکە نەزرە پاڕانەوەیەکیشە بە دوای عیبادەتەکەیە کە ئەیکە ئەگەر خوای گەورە پێی ببەخشێ ئەو کۆرپەیەکە لە سکیایەتی تەرخانێکە بۆ خزمەتکردنی دین ئەنجا ئەشپارێتەوە کە خوای گەورە لێی قبولکە ئینەکە ئەنتە السەمیع العەلیم خوایە تۆ بیسەر و زانای فلما وضعتها قالت ربي إني وضعتها أنثى وقتك من على كيبو طبعا وكنت من لسرتا والنزوك باشان أما خوي سلس زنجيريك معجزات درخا هتاوكو تمهيدا بن فيشاشية بن كوملك مقدمات بو تشيروكي سيدنا عيسى كخواي پروردگار درستي كردوا ببي باوك يكم جار أمدو خيزانا كالنزوكن ومناليان فيه بخشه دوای ئەوانش کە زەکەریا دیسان مناڵیان پێ بەخشێ بۆی تەمهیدێک بێ لە بەرچاوی ئەوانیش و خەڵکی تریش بۆ ئەوەی لە حادیسەی لەدایک بوونی عیسایە ئەوەندە دوور نەکەونەوە لە ئیمانهێنان ئەما ئافرەتەش دەڵێ خوایە ئەوە من کۆرپەکەم داناوە بەڵام کۆرپەکە کچە کچیش لە عادەت و تەقالیدی ئەوانە وا بووە کە ناشێ بۆ خزمەتکردنی معبەدەکە ئەم کچە نابێ بە پێغەمبەر ئەم کچە نابێ بە میراتگری ئەم خانەوادەیە وەکو پەیامی پێغەمبەرایەتی هەڵبگرێ وەلەیسە الذەکەڕ کەلئونثا ئەو بە هەموو تەسەووری خۆی ئەڵێ ئەو ئافرەتە تەبعاً وا بیر دەکاتەوە کە خزمەتێکی وای پێ ناکرێ لە حەدیثە هاتووە هەروەها مفەسرین زۆریان باس کردووە کە عیمران خوای پەروەردگار خەبەری داوەتێ کە کوڕێکی پێ ئەبەخشێ بۆیە ئەمان کە کچەکەیان بوو حاڵەتێک لە ئێرتیباکیان توش بوو لەوە کە چۆن ئەو کچەیان بووە بەڵام خوای پەروەردگار لە کچەکەیان ئەو کوڕە ئەبەخشێ کە خوای گەورە بەو شێوەی باسێکاو کە سەیدنا عیسایە جا لێرە ئەفەرمێ إني نذرت لك ما في بطني محررة يعني تايبت بدينة كي توبة ببا خزمتكاري أو دينا باش أنا فرمي وإني سميتها مريم أم كشوا منا ومنا مريم لسماني خويا أنا مريم يعني عابدة يعني خزمتكاري معبدي خواه وشكا طبعا بزماني خوان وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم يا ربي خوايا خوشي وذريتك شي كأيبي فناينهن مبر توي پروردگار لشيطان خوايا دالديان بديتو سرپرشتياريان ببي بو اوي تأثيراتي الشيطان وشيطان خوازانيان لسر نبي
فتقبلها ربها بقبول حسن. خواي پروردگار دعاکەشی لێ وەرگرت ئەو نەزرەشکە کردبووی وەریگرت ئەو مناڵەشیان کە لێی بووە دیسان وەریگرت هەروەها و کارێکی وای کرد خواي پەروەردگار کە ئەم پەروەردەی کردووە و ئەنبەتەها نەباتەن حەسەنا بە شێوەیەکی ڕێک و پێک پەروەردە بوو پێگەیشت وكفلها زكريا يعني خواي جورواي كرت كزكريا أم مناڵە کەفالەت بکە و وەری بگرێ بەو شێوەیە ئەم ئافرەتە عابدەیە وردە وردە لە داوێنی عیبادەت و خواپەرستیە گەورە ئەبێ لە جێگایەکە لە هی معبەدەکەیە ئەکەوێتە خواپەرستی لێرە سيدنا زكريا كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا هر وقتك سيدنا زكريا أتشوب ولاي مريم كلقوش وكنارك كوتب عبادة كردن خوي ترخان كردو بوم عبادتا هر وقتك أتشوب ولاي سيريا كر همو جور الرزقي چي للايا زستان بلام رزقي هاويني للايا ميوي هاويني للايا هاوين بلام رزقي زستاني للايا أم طبعا تاوي أويك خوي مناڵی نابێ ئەم مناڵەش ئەوەندە بە بەرەکەتە ئەم کچە کە لەبەر خاتری مبارەکی ئەو هەموو جۆرە ڕزقی ئەداتێ ئەم کە لێش يبرسێ قال يا مريم أنى لك هذا ئەم خواردنە ئەم شتانە لە چ ڕێگایەکەوە بۆت دێ لە چ مەزدەرێکەوە بۆت دێ چۆن بۆت دێ چونکە فەرقی ئەنا و ئەینە بۆ جێگایە أين أهلك وأين بيتك بەڵام ئەنا بۆ ڕێگای ئەو شتەیە لە چ ڕێگایەکەوە بۆت دێ چۆنیش بۆت دێ لەسەر ئەو کەیفیەتەیە سوال لەسەر کەیفیەتە ئەنا بۆیە فەرمێ قال يا مريم أنى لك هذا قالت هو من عند الله لە خوای پەروەردگارەوەیە کە بۆم دێ إن الله يرزق من يشاء بغير حساب خوای پەروەردگار کە بێ ڕزقی هەر کەسێکیش بدا بەبێ حساب ڕزقی ئەدا لێرە سيدنا زكريا لێرە ئەمە فێرە بین ئەویش بە هەمان شێوە کە هەستی کرد فەرمووی هونالك دعا زكريا لەو جێگا و مەکانەیە لەو جێگا و زەمانەیە هوناکە بۆ جێگایە هونالیکە هەردووکیان ئەگرێتەوە بۆ زەمانیشە بۆ مەکانیشە هونالك دعا زكريا ربه لەوێ سيدنا زكريا لو كاتون شوێنەدا دوعای کرد قال رب هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء يا ربي خوايا للآن خوتوا أو الرزم ليني أو تقديرا بك كم نهالكم بي ببخشي ذريتكم بي ببخشي إنك سميع الدعاء فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب أو لكاتك كنوجي كردو لمحرابك لو شويني معبدك إخوانا ملائكة كان بانجي أنكر إن الله يبشرك بيحيى مصدقا بكلمة من الله وسيدا وحصورا ونبيا من الصالحين خواي پروردگار مجدي أوت أداتي بكرك كناوي يحيى أبي يحياش بمعناي خواي قورك قشي بي أدا بعلم إيمان نبوة وكزور لمفسر كان لي كان داوتوا مصدقا بكلمة من الله أو كات سيدنا عيساش ككلمي خواي تصديقي أوكا وسيدا قورشا وحصورا يعني دائما باكا دور لهم معصيتك ونبيا من الصالحين بيغمبرك جبلو بيغمبر شاكاني كهن قال ربي أنى يكون لي غلام يا ربي خوات شون من عالم أبي وقد بلغني الكبر من خوام أون دبير بوم وامرأتي عاقر خزانة كشم نزوكا قال كذلك الله يفعل ما يشاء خواي پروردگار إرادي وايو أيكا قال ربي اجعل لي آية يا ربي خواي علامتكم بو دياري بك لسر أما بسته قال آيتك ألا تكلم الناس 3 أيام إلا رمزا نشانكت أو بي كسير روش توانا يقسى كردنت نامنه زمانت هر زمانة ليو لچو ليو دتو لي دنگي هموي أميني وكو خوي بلام تنها بإشارة أتواني خلشي حالي بكي واذكر ربك كثيرا وسبح بالعشي والإبكار سپاسی خوای پروردگارش کو هم وقتی که لم زمانه که دیاری کردون لبیانیان و لئوارانش سپاسی خوای پروردگار بک اما بمختصری او آیتانن که لسوره آل عمران هن